موچەی مانگی تەمووز لە مانگیدا وەردەگیرێت. ئەمە سیاسەتی دابەشکردنی موچەیە لە کوردستان. خانەنشین و موچەخۆران دوای 3 مانگ موچەیان پێدەدرێت. دیار نییە کەی چیرۆکەکە بەم شێوازی دابەشکردنە کۆتایی دێت و هەموو مانگێک موچە لە کاتی خۆیدا دابەش بکرێت. مانگی حەوت لە مانگی داوەری بگریت. تەمەناگەین ئەم ڕێکەوتنە هەتا وەکو سەر بێت، نەک وەکو دەسی بکرێت بە عام هەموو موچەخۆرانی هەرێمی کوردستان. مانگێ باش بکرێت و دوای 2 مانگ تێک بدرێتەوە. ئەم ڕێکەوتنە ئەگەر بێت و هەردوو لا پابند بن، هەم سوودی بۆ ئەو لا بۆ ئێرا دەوڵەتی عێراقەیە، هەم بۆ سوودی حکوومەتی هەرێمی کوردستانیشێ. هیوادارم ئەمە تەمەناکەین ئاخرم گرفت بێ، بەرەوکی موچەخۆرانی گرت بێت و ئیشەڵا بەشیم باش بێت. وڵڵا زۆر ناخۆشە بە بۆنەی موچەوە. ێ با خەڵک خاڵیە و تەلەبە هەیە و ژیانە گەرەکە و وڵڵا هەیە زەلام سوێنی خواردۆ و توێتی مایەکە نازانم گۆشت چییە. هەیە ماگۆنی وێکیش بە بۆنەی چی وەیە بە بۆنەی و با خەڵی خاڵیە. ئێ ناشتی ئەچی بەلای کابراش قەرزی داویتە تێ کە تۆ قەرزەکە نەدەیتەوە ناتوانێویش هەم تیکراری کاتۆ دووبارە بداتی. بە ساڵاچوو پەککەوتە و نەخۆش چەند کاتژمێرێک لە بەردەم بانک چاوەڕوانی پێدانی موچەن. موچەی چلەی ئاوین لە پایزدا دابش دەکرێت و خانەنشینانیش دەڵێن دابشکردنی موچە وەک خێر و سەدەقەی لێ هاتووە. ئەگەر ئەو مەعاشە نەبێ کابرا ناتوانێت کار و کاسی بکات. ئێشوکار نییە لە شارەکە لە منتەقەکە، لەبەرەوەی کە ئیشوکار نییە ئەماش مەعاشەکە بە ڕێکوپێکی نان بۆ خەڵکە لە هەموو سەری مانگەکە بێنەوە خەڵکە ناڕەحەت نابێت. هەموو مانگێک بۆ دابشکردنی موچەیەک هەرێم دەیان کۆبوونەوە لەگەڵ بەغداد ئەنجام دەدات. موچەخۆرانی ژیواخوازن ڕێکەوتنی یەکجاری بکرێت و مانگانە لە وادی خۆیدا موچە دابش بکرێت. بەشێک لە چاودێرانیش بە بارودۆخەکە ڕەشبین و دەڵێن لەم ساڵدا دوور نییە موچەی چەند مانگێکی موچەخۆرانی هەرێمی کوردستان فەوتێت. ئەوەش بەهۆی ناوکۆکی و ڕێک نەکەوتنی هەرێم و بەغداد. سامان فەتاح، کەناڵی ئاسمانی پەیام، هەڵەبجە.